بەمبەستی بەهێزکردنی پەیوەندی نێوان هەم وڵاتی کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی پەیوەندی نێوان مەرز و کاروبارەکانی مەرز کە وەتا نەزانین مەرزی پەرۆسخانی نێودەوڵەتی مەرزێکە و ساڵانە سادراتێکی زۆر ئاڵوگۆڕێکی زۆری بازرگانی لە نێوان هەردوو لە بەرەوە دەچێت و دیارە لەگەڵ بەرپرسانی مەرز لێرە کۆبووە و هەردوو لە ئاڵوگۆڕی پەیوەندیەکانمان کرد و لە زۆر ڕووە قسەمان کرد بۆ چۆنێتی کاراکردنی مەرزەکە و بۆ چارەسەرکردنی ئەو کێشەوە گرفتانەی کە دێتە ڕێگای هەردوو لا دێتە ڕێگەی بازرگانانی کۆماری ئیسلامی ئێران و بازرگانانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە ڕووی ئیدارەی گەرمیانەوە. ئەمە لەلایەک وە لەلایەکی تر قسەمان لەسەر کردنەوەی مەرزی تیلەکۆ کرد کە لە ئایندەیەکی نزیکا بڕیار وایە ڕێکارەکان تەواو بکرێەوە بکرێتەوە. قسەمان لەسەر کاراکردنی مەرزەکە کرد. پەیوەندهای گستردەی جمهوری ئیسلامی ایران با گفتوگۆی چڕوپڕمان کرد لەسەر پەیوەندیەکانمان لەگەڵ هەرێم و کۆماری ئیسلامی ئێران. دەبێت ئێمە هەموو کات لە پەیوەندی دابین بۆ چارەسەرکردنی کێشەکان بە تایبەت لەگەڵ ئیدارەی گەرمیان کە دەواازێکی گرنگی وەک پەروێستخانیان هەیە. حکوومەتی ئێران سیاسەتی پەرەپێدانی پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە لە بواری دیبلۆماسی و ئابووری. ئەو پەیوەندی بازرگانیشمان لەگەڵ هەرێمی کوردستان ئەوە دەردەخات کە دەبێت لە هەموو کات لە پەیوەندی دابین و دانیشین بۆ ئەوەی هەر کێشەیەک هەیە چارەسەری بکەین. کۆبوونەوەکە زۆر باش بوو. سەبارە بە کێشەکانی دەواازەکان گفتوگۆی چڕوپڕمان کرد. سەبارە بە دەواازەی تیلەکۆش بڕیارە لە داهاتوودا کۆبوونەوەی زیاتر بکەین بۆ کردنەوەی دەواازەکە و گرتنەبەری ڕێکارە کارژێڕیەکان.